سڵاو لە هاوڕێیانی خۆشەویستم، هیوادارم باش بم. هاتینۆلاتان بۆ ڤیدیۆیەکی نوێ. ئەمڕۆ گوڵگەشتێکین تا دوکان لە پاسکی تەبعان، پاشان لێوانێ بە ئۆتۆمبیل لەگەڕێنوانە. هیوادارم توانم ڤیدیۆکی جوان بۆ ئەوەی خۆشەویست بوازمانێ ئەوە لەگەڵمان بێنوانێت تا وەردە ڤیدیۆتان بۆ بوازینوانێ لە پێی چۆنەتی گەشتەکەمان ئینشەڵڵا دەست پێکەین بەڕۆشتن. سڵاو لە هاوڕێیانی خۆشەویست، هیوادارم باش بن. لە کاژمێر چواری بەیانی وانێ بەندەی موخلیس ورە بچوارێکی لە کاژمێر 3:20 واستاوم و وا کاژمێر 4:30 ئینشەڵڵا وەردەوەدا هەنگاوانەی بەرەو شارچکەی دوکان بەش بەخوای ئینشەڵڵا گەیشتنە شوێنی مەباز ڤیدیۆی تایبەتمان لەگەن لەگەڵمان بێنەوانێت تا ڤیدیۆکانتان بۆ گوازبن. کاژمێر پێنج و نیوە گەیشتینەتە واگەینە تا سۆجە 6 دقەیە و 17 کیلۆمەترمان بڕیوە و بەرەو سەتەرەکەی کەڵەوانان. کاژمێر 6:20 و یەکەمین خاڵی لانانی کامێری چاودێری بۆین تو بۆین هاتە پەڕانەوە. ئینشەڵڵا قسەمان نەبێت سەرەوە کامێرەش با ئینشەڵڵا گەشتەکەمان تەواوکەین بەبێ پێی قسەکەین لەگەڵتانە. ئەگەر ئەو کامێر 2.2 وە ئێستا جادێ بەر ناکە و شۆفێریش زۆر ئیسیزازیەکە لە گەشتەکەمانە لەگەڵمانە. خاڵێکی ئەرێنی ئەو کامێرانە. کاژمێر 6:22 دقەیە و وا گەیشتینە سەتەرەکەی کەڵەوانان. کاژمێر 6:30 و بە خێرایی 17 کیلۆمەتر ساعتەکە گەیشتینە یاڵان قۆس لەگەڵ کامێرەی پۆینت تو پۆینت. کاژمێر 6:40 دقەیە و گەیشتینە زێوێ. باوەتان نەبێ ئەم کامێرە 2.2 نەبووایە ئاسە سیارە ناڕەحەتی کردین وەکو ڕۆژنامەکە. بەڵام گلەیەکە لەوەیە ئێستا سەرگەنها ئێستا دواوەمان 80 بوو لە پڕێکا بێتەوە بەسە. وەڵای بەڕاستی من نامانتێتە من هەفتەی لەوە پێشتێرە بووم زۆر ناڕەحەت بووم لە پڕێکا بیخەیتەوە 80 و دوای بچێ بە 100 مانتەقی تایی. ئەمان جێ سەرنجە پێویستە کات چاکرێ. حوت و 14 دقەیە و گەیشتینە کانی شۆک. ڕۆژچەنگە بەزانە بەرام عشقت بێچارە بەخێر بێنەوە کانی شۆک. سوپاسی خوایەوێ سوزدە شکوری پێویستە کەمەوە لە 6 ساعەوە توانیمانەوە ئەم بەیانی بین ئەم ڕێگەیە. بەڵێ خۆشەویستان کاژمێر 7:26 دقەیە و گەیشتینەتە ئەورازێک و گۆتەڵمان تێپەڕان و هاتوینێتە بەنزیخانی گۆتەڵ. سڵاوی خوا لە پاڵەوانەکان. پاڵەوان کاژمێر 7:28 دقەیە و لە مارکێتەکەی کۆتەڵین شتێکە کردین وردەوە ئینشەڵڵا ئەچین بۆ دوکان. هاوڕێیانی خۆشەویست، هەورازەکەی کۆتەڵمان تێپەڕانەوە ئەگەڕێنەوە بەرەو دوکان پشبەخوا. دو دقیقه و گەیشتونەتە دوکانی جوان و شیرین.
خير بين بو دكان سياحي. أوشيك بەڵێ هاوڕان خۆشەویست کاتژمێر 8:22 دقیقە و 8:22 دقیقە و گەشتونەتە دوکان. نانێکە خۆینەوە گەڕێن ئینشەڵڵا. خير بين هاوران كابينين لبشتي منو على دكان سياحي كاشمير 8:46 دقيقة رستورانت مطعم قدام عنا وبناخذ ان شاء الله دوي ناخذ نكمل بعدين مخرج قبل بدو دا قريماني برو مالاني دبر قوي كمال التزاماتي شخصي خمه مش بريخه كرامه فيديوهات عم شاكمو تشكش به وتخشيستي والله هاوراني خۆشەویست بەدۆ دەمەش سیارەگرین و ئەم هاوڕێیانمان با پاسی لە ڕۆم کاگە وای سەفەرێکی خۆش کاک دەوەنجان لەشە ساغ بێ بژی کاگە وای گەشتێکی خۆش ئەگە گەشتنەوە ئاگادارم کەنەوە کاک شبان دوای وێنەی یادگاری خۆتم بۆ بنێرەکە گەیشتی هذا لقال كاكا وريا وخلقه ببرا قايلين بلانا والله يشتكي جوان نمدي نديرو باش وجه سير ابويا هيك واش ديال ماوسك يا ورا بري كاكا اشترين كليرة ان شاء الله في دكان بەڵێ هاوڕان خۆشەویست دوای 66 کیلۆمەتر لە ناوشارەتەکەی دوکانەوە بردەوە دایتە چاڕێوەی ئۆتۆمبیلە بگرین و گەڕێنەوەوانێ بەرەو ماڵەوە ئینشەڵڵا کە سارەشمان کرد کەمە کورتە ڤیدیۆیەکتان بۆ بێنەوە چییە پێێتە کاک باشمان مام شبان ومام كاك محمد وكاك جيارن نشوف شالاكي كان ابوتر لقى منها هي انا وانا بالسيارة ما عندي سكوتو يوادرم من باتو انا اگر برديني وان بچاكوتو لقى خو انا عن بينو وشويست دودة اللي دكان دارتي لقى كاك محمد وخوشوسو كاك جيارة ترى قرينو
بەداڵ وەڵا هاوڕێ خۆشەویست ئەمەش کۆتا گەشتەکە بوو لە کاتژمێر 11 و دەقەیەک نزیک بوونەتەوە. هیوادارم تانیبەتم جگەرە دوکان بەگوازەکەوە تا بڵۆکی تر سپاسی خواابن پێم خۆش لێرە کۆتا قسە دووبارەکەمانێ من شارازی بۆ هاوڕایانمەوەکەم کە ئێستا لە هەوراسەکەی کۆتەڵمەوە نەتەوانێ بە پاسکی لێنەوانێ هیوادارم بە سەلامەتی وەش بەڕێنەوانێ بەرەو ماڵەوانێ من نزیکی باخی گەشتی بوومەتەوانێ و ئەگەرەوە بەرەو ماڵەوە هاوڕێیان خۆشەویست هیوادارم تانیبەتم دیمەرێکی جوان بۆیە گواسبێتەوە تا بڵۆکێکی تر سپاس دەی خوابن پای گوارە ئاگاداری هەموو لێ